کوردستان بەهشتێکی شاراوە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا. وڵاتێک کە سەرسامت دەکات بە جوانی سروشتەکەی و دەوڵەمەندی لە ژیانی کێوی. لە ڕووبار و دەریاچەکانەوە بۆ ناوچە گەرم و وشکەکان. هەرێمێک کە هێشتا جێگەی هەیە بۆ دەوڵەمەندی سروشتەکەی و پێدانی ژینگەیەکی لەبار بۆ باڵندە و ئاژەڵای کێویەکانی. لێرە هەموو بوونەوەرێک پێویستە خۆی ڕابێنێت لەسەر گەرمای سوتێنەری هاوین و سەرمای لە ناوبەری زستان. بەهۆی کەمبوونەوەی ڕێژەیاوی ڕووبارەکان لە وەرزی هاویندا ژیانی کێوی ڕۆژ بە ڕۆژ سەختتر دەبێت. ئەمەش ئاژەڵە کێویەکان ناچار دەکات کە بەردەوام لە دەوروبەری ڕووبار و کانیاوەکان بمێننەوە. چونکە ئاو جگەلەوەی کە خۆی گرنگە بۆ ژیان دەبێتە هۆی زۆربوونی سەرچاوەکانی خۆراک بۆ زۆربەی ئاژەڵە کێویەکان. ئێمە لەم گەشتەماندا هەوڵ دەدەین چاوێک بخشێنین بەسەر ژیانی کێوی لە هەرێمی کوردستاندا. لە گەشتەکانی داهاتووشدا زیاتر و زیاتر ورد دەبینەوە لەسەر یەکە بە یەکەی باڵندە و بوونەوەرە کێویەکان. باڵندەی گالینول. ژیانی ئەم باڵندەیە پڕە لە نهێنی و ڕەفتاری شاراوە. بەهۆی شاراوەیی و شێوەی ژیانی ئەم باڵندەیە تەنانەت وێنەگرتنیشی کارێکی هەستەمە. لەسەر خواردنی کرم و مێروە ئاویەکان دەژی. بێچووەکانی دوای چەند کاژێرێک هاتنە دەرەوەیان لە هێلکەکان توانای ڕاکردن و مەلەکردنیان هەیە. باڵندەی گالینول بە گشتی 6 بۆ 13 هێلکە دادەنێت و لە نێوان زەل و چڕی زەلکاوەکان لانەکەی دروست دەکات. زەلکاوەکان بەردەوام سەرچاوەی ژیان بوونە بۆ زۆربەی بوونەوەران. ئەگەر لەلایەن مرۆڤەوە تێک نەدرێن کەشێکی زۆر گونجاو دروست دەکەن بۆ زۆربوونی ژیانی کێوی. ئەم بۆقانە وەرزی جووتبوونیان تەواو بووە. ئێستا خۆیان بۆ زستان ئامادە دەکەن. مارەکانیش تاوەکو دەتوانن دەخۆن بۆ ئەوەی بەرگەی سووڕی چەند مانگەی زستان بگرن. ئەمان بەردەوام مەترسین لەسەر بۆقەکان چونکە بۆق یەکێکە لە خواردنە سەرەکیەکانیان. بەڵام ئەم جارە بیرۆکەی دیکەی لە مێشکدایە. ئەمەش ڕۆژی بەختی ئەم بۆقەیە. لە ڕۆخی زۆنگاوەکە کلک هەڵتەکێنەکە بە شوێن دۆزینەوەی مێرووە ئاویەکانەوەیە. لەگەڵ ئەوەشدا هەرگیز بیری ناچێت کە کلکی لە جۆڵە بخات.
بۆ پوشکەکان زۆنگاوەکە شوێنێکی گونجاوە چونکە ئەمان لەسەر گرتن و خواردنی مێش و مەگەزی ناوچەکە دەژین. مێرووەکانیش بەردەوامن لە فڕێدانی توێ کڵۆ و پوشی ئەو تۆوانەی کە پێشتر کۆیان کردوتەوە. لە کارکردن ناوەستن چونکە دەزانن وەرزی سەرما نزیکە و پێویستە پێی ڕابگەن. لە ناو هەرێزەکە و لە نزیکە ڕووبارەکە لەقلقەکان بە کۆمەڵ سەرقاڵی پشودانن. بێگومان کەشەکە بۆ ئەوان زۆر لەبارە. کیسەڵە ئاویەکانیش دوای بەسەربردنی شەوێکی درێژ لە نێو ئاوە ساردەکەدا خۆیان دەدەنە بەرخۆر. بۆ لەقلقەکان جۆرەکانی خواردن زۆرن. لەوانەش مار و بۆق و ماسی و شیردەرە بچووکەکان. بۆیە ئەمان هێندە لە خەمی خواردندا نین. زیاتر کاتەکانیان بە حەوانەوە و پاکردنەوەی پەڕەکانیان بەسەر دەبن. ئەمان ئەرکی خۆیان تەواو کردووە لاوەرزی زاوزێدا. باڵندەی ئیگرێت یەکێکی دیکەیە لەو باڵندانەی کە ژیانی پەیوەستە بە بوونی ڕووبار و زەلکاوەکانەوە. خواردنی ئەم باڵندەیە بەندە لەسەر ماسی، بۆق، ماری بچووک و شیردەرە بچووکەکانی دیکەی وەک مشک. ئەم باڵندانە زۆربەی کات بە کۆمەڵ کۆ دەبنەوە بۆ پەیداکردنی خواردن. شێوەی جەستەیان توانایەکی باشیان پێدەبەخشێت بۆ ڕاوکردنی ئاژەڵ و خشۆکە بچووکەکان. ستیلتی باڵڕەش یەکێکی دیکەیە لە دانیشتوانی ڕۆخەکە. ستیلت بە درێژی پێیەکانی بەناوبانگە. باڵندەیە کە بەردەوام لە نزیک زۆنگا و ئاوەتەنکەکان دەبینرێت. لەسەر خواردنی کرم و مێرووە ئاویەکان دەژین. لە کوردستان ژمارەیان زۆرە و بەردەوام لە زیاد بووندان. بە هەمان شێوە باڵندەی پلۆڤەر لە هەمان ژینگەدا دەژین کە ستیلتەکان هەڵی دەبژێرن. ئەم دوو باڵندەیە کاتێک هەست بە مەترسی دەکەن دەست دەکەن بە ئاگادارکردنەوەی دەور و بەرەکان و هەموو پێکەوە هەرا دەنێنەوە. ئەم ماسیگرە بچووکە یاخود ساند پایپەر یەکێکی دیکەیە لە باڵندە ئاویەکان و هەموو ژیانی لە نزیکە ڕووبارەکە بەسەر دەبات. هەر بۆیە لە هەر شوێنێک ڕووبار هەبێت ئەمانیش هەن. لەسەر خواردنی مێرووە بچووکەکان کرم، جاڵجاڵۆکە و زالووی ڕۆخی ڕووبارەکان دەژین. ئەم باڵندەیەی کە دەیبینن پێی دەگوترێت ڕۆبنی کلک قاوەیی. زیاتر لە ناوچە گەرمەکان دەژی کە پڕن لە بێشەڵان و چڕی. بە بەرزی کەمتر لە مەترێک لانەکەی دروست دەکات. بەگشتی 3 بۆ 5 هێلکە دادەنێت و
لەسەر خواردنی کولە و مێش و مێروە بچووکەکان دەژی کە بە گەڕانی بەناو بێشەڵاندا دەستی دەکەون. تاوەکو زیاتر بگەڕێیت زیاتر دەدۆزیتەوە. لە هەر سوچێکی ئەم هەرێمە ورد دەبینەوە زیاتر و زیاتر سروشتی جوان و ژیانی کێویمان بەرچاو دەکەوێت. بە پێچەوانەی ئەو گوتەیەی کە دەڵێت ئاژەڵی کێوی لە کوردستان نەماون و زۆر کەمن، ئێمە لەم گەشتە و لە گەشتەکانی داهاتووشدا هەوڵ دەدەین زیاتر و زیاتر زانیاری کۆبکەینەوە لەسەر ژیانی کێوی لە کوردستاندا. ئێمە لە ناوەڕاستی وەرزی هاوینداین. بەهۆی گەرمی کەشەکەوە لە سەدا هەشتای سەوزاییەکان لە نێوچوون. ئەو ناوچانەشی کە ماونەتەوە جمەیان دێت لە ژیانی کێوی. ناوچەی دلێژە و دەربەندی باسەڕە، بوونی چەند سەرچاوەیەکی ئاوی، هۆکاری کۆبوونەوەی چەندین جۆر باڵندە و ئاژەڵی کێویە. کۆتری خاڵەمل یەکەم باڵندە بوو کە لە ناوچەکە بینیمان. ئەویش یەکێکە لە باڵندە کێویەکان و پەیوەست نییە بە بوونی مرۆڤەوە. ئەمەش مێینەی باڵندەی شرایکە کە بە باڵندە قەسابەکە ناسراوە. ئەم باڵندانە نێچیرەکەیان بە دڕکی دەوەنەکانەوە هەڵدەواسن و پارچە پارچەی دەکەن و دەیخۆن. خواردنی ئەمانە لیزارد و چەندین مێرووی گەورەی دیکەیە. لە نێو مانگەکانی ئایار و درەنگانێکی تەمووز هێلکە دادەنێن. بەگشتی لە کۆی 3 بۆ 6 هێلکە تەنیا یەک بێچوو دەگاتە تەمەنی پێگەیشتن. لە زۆربەی ناوچەکانی ئەم هەرێمە بەدی دەکرێن و ژمارێکی بەرچاویان هەیە، لە کاتێکدا کە لە زۆربەی وڵاتان بەرەو نەمان دەچن. کەمێک لە دەشتاییەکە ورد بووینەوە، جگە لە باڵندەی کڵاوکوڕە باڵندەیەکی ئەفسانەیمان بەرچاو کەوت. باڵندەی پەپوسێمانکە کە شانە بەسەریشی پێدەگوترێت، یەکێک لە جوانترین باڵندەکانی جیهان. سەرقاڵی گەڕان بوو بە دوای مێروویە خود تۆوی ئەو ڕووەکانەی وشک بوون و هەڵوەریون. پەپۆکان لە زۆربەی ناوچەکان هەن و لە مرۆڤ دوور بن یاخودنا بۆ ئەوان جیاوازی نییە. بەپێی ناوچەکە ساڵانە 7 بۆ 12 هێلکە دادەنێت و لە نێوان کونی دارەکان و بەردەکان هێلانە دروست دەکات. دندووکیان هێندە بەهێزە کە دەتوانێت دوای نوقمکردنی لە زەویەکەش بیکاتەوە. باڵندەیەکی ناوچەگەرە و شەڕ لەگەڵ هەر پەپوویەکی دیکەدا دەکات کە دێنە ناوچەکەیەوە. گەشتەکەمان بەردەوام دەبێت بەرەو ناوچەی تەنگی تابین و مۆغاغ. ئەم تاشە بەردانە لە ئەنجامی هەزاران ساڵ باراناو و گۆڕانە جیۆلۆجیەکان ئەم شێوە جوان و تایبەتیان وەرگرتووە کە هیچ گومانی تێدا نییە، یەکێکە لە جوانترین ڕێکخستنەکانی سروشت. لەگەڵ ئەوەش
دەوڵەمەندە بە ئاوی ژێرزەوی. ساڵانە هەزاران گاڵۆن ئاو لە سەرچاوەکانیەوە دەگاتە سەرزەوی. ئەمەش بۆتە هۆی سەرچاوەی ژیان بۆ بوونەوەرە ئاویەکان. بەهۆی کامێرای تایبەتەوە بۆ یەکەم جار کەمێک لە ژێراوەکە ورد دەبینەوە. ئاوێک بەم ڕۆنی و سازگاریە بێگومان کەس نایەوێت جێی بهێڵێت. ئێرە بۆتە لانە بۆ چەندین جۆری ماسی تایبەت کە کەشێکی لە باری دروست کردووە تاوەکو ساڵانە ماسیەکان بێن و لێرە گەراکانیان دابنێن. چەند کیلۆمەترێک لە سەرچاوەکە دوور دەکەوینەوە تاوەکو بزانین لێرە ژیان چۆن دەگوزارێت. لێرە لە ژێرەوەی ئاوەکە کۆمەڵێک ماسی بچووکمان بەدی کرد کە کۆبووبوونەوە. لە بەشی ژێرەوەش قرژاڵێکی تووڕەمان بینی کەوا دیار بوو بە وێنەگرتن ئاسوودە نەبێت. ئێمە بەردەوام بووین لە وێنەگرتن و هۆکاری کۆبوونەوەکەمان زانی. بێگومانم خوانەش بەبێ مارماسی بڕبڕەدار نابێت. بەهۆی بەهێزی هەستی بۆنکردنەوە لە هەر شوێنێک خواردن هەبێت ئەمیش بۆی دەچێت. ئەم جۆرە مارماسیە لە کوردستان بەربڵاون و زۆرن و هیچ مەترسیەکیان لەسەر نییە. هەر سوچێکی ئەم نیشتمانە تەماشا بکەیت بە هەشتێکی شاراوەیە پڕ لە جوانی سروشتەکەی. لە بچووکترین مێرووەکانەوە بۆ گەورەترین گیانداران ئەم نیشتمانیان کردوتە ماڵی خۆیان و بە ئاسوودەیی تێیدا دەژین. باڵندەی پەرەسێلکە یاخود سوالۆ لە سوچێکی ئەم ڕووبارە کۆبوونەتەوە و بەردەوامی دەدەن بە ژیان. تاوکو کۆتایی هاوین لە ئامادەکاریدا دەبن بۆ گەشتە دوور و درێژەکەیان بۆ کیشوەری ئەفریقا و وەرزی سەرما لەوێ بەسەر دەبن و دووبارە لە وەرزی زاوزێ لە بەهاردا دەگەڕێنەوە نیشتمانی یەکەمی خۆیان کە بۆ ئەم کۆمەڵە و سەدان کۆمەڵی دیکە کوردستان بووەتە نیشتمانیان. گەشتێکمان دەست پێ کرد بۆ ناوچەی بەرزنجە و باساک. پاشەوەی لەلایەن هاوڕێیەکمانەوە ڕێنوێنی کراین، ئێمە سەرچاوەیەکی ئاویمان کردە مەبەست. بەو هۆیەی بوونی ئاو لە وەرزی گەرمادا بوونەوەری زۆر بەلای خۆیدا ڕادەکێشێت و مێرووی وەک هەنگە سوورە و زەردەواڵە سوودی زۆر لە ئاوەکە وەردەگرن.
باڵندەی وار بلێر زۆربەی ژیانی لە نزیک ئاو بەسەر دەبات. ئەمان قەبارەیان بچووکە و زیاتر لەسەر خواردنی مێش و کولە و مێرووە بچووکەکان دەژین. باڵندەی واربلێر لە ئەوروپاوە گەشت دەکات بۆ ئەفریقای باشوور بە نێو ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا. بەگشتی 3 بۆ 6 هێلکەتدا دەنێن. لانەکەیان بە نزمی لە زەویەوە دروست دەکەن و بە هاوکاری هەردوو لە بێچووەکان گەورە دەکەن. لە هەر شوێنێک ئاو هەبێت ئەوە سەوزایی و بەرووبووم دروست دەبێت. بەهۆی زۆری دارە بەردارەکانی وەک قەزوان و ترێ و چوالە و بەڕوو کەشێکی لە باریان دروست کردووە بۆ دار کۆنکەرەی خاڵاوی یاخود دار کۆنکەرەی سووری. ڕەگەزی ئەمان زۆر بە ئاسانی دیاری دەکرێت چونکە نێرەکانیان پەڵە سوورەکە دەکەوێتە پشتی سەریانەوە بە پێچەوانەی مێیەکان کە پەڵە سوورەکە دەکەوێتە سەر سەریان و نێوچەوانیان. نێرەیەکی تاکیەم باڵندانە ڕۆژانە نزیکەی 600 جار بە دەنووکی دەکێشێت بە دارەکەدا و ئاماژە بۆ بوونی خۆی دەکات لە ناوچەکەدا. بەڵام نێرە جووتبووەکان تەنیا 200 جارم کارە ئەنجام دەدەن. لە بینی دەنووک و مێشکی دار کۆنکەرەی خاڵاوی کڕکڕاگەیەکی بەهێزی دژە شۆک هەیە کە پارێزگاری دەکات لە مێشکی لە کاتی بەرکەوتنی دەنووکی بە دارەکەدا. ئەمەش وای لە دار کۆنکەرە کردووە کە بە ئاسانی توێکڵی دارەکان یاخود تۆوەکانی وەک قەزوان و چوالە بشکێنێت و ناوکەکەی بخوات. ئەمە شوێنەواری کارەکەیەتی. هەر یەکێک لەمان ڕۆژانە نزیکەی 30 دەنکە قەزوان و 7 دەنکە چوالە دەشکێنێت و ناوکەکەی دەخوات چونکە بۆ ئەمان ئەم خواردنانە خواردنێکی تایبەتە و ڕۆژانە لە برسێتی ڕزگاریان دەکات. دەنکە قەزوانەکە دێنن و لە شوێنێکی گونجاو دایدەنێن کە جێگیر بێت و نەجوڵێت لە کاتی پیاکێشان. دەست دەکەن بە پیاکێشانی توێکڵەکەی بە دەنوو تا ئەو کاتەی توێکڵەکەی دەشکێت و دیاریەکەی خۆیان وەردەگرن کە ناوکە بە تامەکەیەتی. دووبارە و دووبارە بەردەوام دەبن لەسەرم کارە تاوکو تێر دەبن. هەر کات جێگەی دەنکە قەزوانەکە لە بار نەبوو ئەوە دەیگۆڕن و جێگەیەکی گونجاوتر دەدۆزنەوە. لێرە سەرچاوەی خواردن زۆرە و هێندە بە شوێنیدا ناگەڕێن چونکە ئەمان جگە لە تۆوی دارەکان زۆر کات سوود لە خواردنی مێروو یا خودکرمی ژێر توێکڵی دارەکانیش دەبینن. بەردەوامە لەسەر کارەکەی شوێنەکە ئامادە دەکات. هەر چۆنێک بێت ئەم کارە زۆر ماندووی دەکات. لەگەڵبوونی کەشە گەرمەکە ناچار دەبێت هەوڵی ئاو خواردنەوە بدات. بێگومان سەرچاوە ئاویەکەش زۆر دوور نییە. بۆ ئەم باڵندانە و دەیان باڵندە و ئاژەڵی دیکە ئەم سەرچاوە ئاویە گەنجینەیەکی شاراوەیە. چونکە ئەمان لە کەشێکی گەرمی وەک 43 پلەی سەدی ڕۆژانە چەند جارێک پێویستیان بە خواردنەوەی ئاو دەبێت. هەر لەبەرەم هۆکارەشەکە لە دەوروبەری ئاوەکە دوور ناکەونەوە و یەک لە دوای یەک دێن و ئاو دەخۆنەوە.
ئەمان باش شارەزای ئەم گەنجینەیەن و بە هیچ هۆکارێک جێی ناهێڵن، چونکە دەزانن مانای ئاو چییە بۆ ژیان و بە گشتی ناتوانن بەبێ ئاو بەردەوامی بدەن بە ژیان. خراپ نییە کەمێک کلکت تەڕ بکەیت دوای خواردنەوەی ئاوەکە. نا، کلک بەس نییە. ئەم پێی باشە زیاتر خۆی فێنک بکاتەوە و پێیەکانیشی تەڕ بکات. ئەم باڵندانە بۆ جوتیاران خەوی ناخۆشن، بەهۆی ئەو زەرەر و زیانەی کە لە بەرووبوومەکانیان دەدەن وەک گوێز و چوالە، بۆیە بەردەوام لە ژێر هەڕەشەی جوتیاراندان و لە ناو دەبرێن. گەنجینە شاراوەکە باڵندەی زیاتر بەلای خۆیدا ڕادەکێشێت. ئەمە جگە لە ئاژەڵی کێوی وەک بەراز و ڕێوی. باڵندەی چیکادەی کڵاوڕەش یەکێکی دیکەی لەو باڵندانەی کە گرنگی زۆر بەسەر چاوە ئاوەکە دەدات، تا ڕادەی مەلەکردن تێیدا. ئەم باڵندانە زیاتر کاریگەرن بە کەشە گەرمەکە، بۆیە بۆ ئەمان ئاوەکە دیارەکی بەنرخە. باڵندەی چیکادێ خۆی سەرقاڵ دەکات بە شاردنەوەی تۆوەکان بۆ ئەوەی لە داهاتوودا بیان خوات. ئێستا برسیەتی و خۆی بە خواردنی مێرووە بچووکەکان تێر دەکات. لاوەرزی سەرما و لە پلەکانی ژێر سفرەوە باڵندەی چیکادێ بەردەوام لە نێوان کلۆرەی دارە ڕزیوەکان دەحەسێتەوە. ئەم باڵندەیە بە ئاسانی خۆی دەگونجێنێت لەگەڵ دارکۆنکەرەکان و قوڵتە و باڵندە بچووکەکانی دیکە. سەرچاوە ئاویەکە بۆ بۆقەکان بۆتە شوێنێکی لەبار بۆ زاوزێ. بەڵام بۆ بێچوەکی سەڵێکی وشکانی بووەتە مەترسی، چونکە ئەمان ڕان نەهاتون مەلە بکەن و زیاتر لە وشکانیدا دەژین. بەڵام هەرچۆنێک بێت هەوڵدەدات خۆی بگەینێتە وشکانی، بە جوڵانی دەست و پێ بچووکەکانی سەرکەوتوو دەبێت. ئەم جۆرەکی سەڵانە ناتوانن مەلە بکەن، بەڵام بۆ ماوەیەکی درێژ هەناسەی خۆیان ڕادەگرن. ئەم بێچوەکی سەڵە ئەگەر لەلایەن درندەکانەوە نەخورێت، ماوەی تەمەنی دەگاتە نێوان 90 بۆ 150 ساڵ. هەر لەم نزیکانە دوو پشکێکی کلک ئەستور هەیە، بەڵام نابێتە مەترسی بۆ سەر بێچوەکی سەڵەکە. ئەم جۆرە دوو پشکە ساڵانە بەرپرسن لە مردنی چەندین کەس. بەهۆی بەهێزی ژەهرەکەیەوە کاری هەناسەدان و قوتدان گران دەکات و بینایی تەڵخ دەکات، لەگەڵ ئازارێکی بەهێزی سوتانەوە لە ناو دەمارەکاندا کە بۆ ماوەی 24 بۆ 48 کاژێر بەردەوام دەبێت. ئەم ناوچەیە جگە لە بوونی ڕووەکی دەگمەن، چەندین ئاژەڵ و باڵندەی دەگمەنیش لە خۆ دەگرێت. هەر ژیشکێک نزیکەی 5,000 نوکی تیژی هەیە و ئەمان بە پێچەوانی دارکۆنکەرەکان بە هاوڕێی جوتیاران ناسراون بەهۆی جۆری خواردنەکەیانەوە کە لەسەر خواردنی دوو پشک و کرمی سەوزی کەتەپیلەر و
قالۆنچە و هەندێک جار ماردەژین و هیچ زیانێک بە باخ ناگەێنن. ژیژک بە گشتی ڕادەی بینینی لاوازە، بەڵام هەستی بیستن و بۆنکردنی زۆر بەهێزە. زیاتر بە شەوان بە دوای خواردن دەگەڕێن و لە کونەکانیان دێنە دەرەوە، بەڵام هەندێک جار بەهۆی کورتێنانی خواردن ڕۆژانەش گەشتی کورت ئەنجام دەدەن، وەکەم ژیشکە کە یان برسێتی یان مەترسی لەلانەکەی خۆی هێناویەتە دەرەوە و ملی ڕێگەی گرتووە بەرەو نادیاری. لەبارەی کەشوهەواکە و فراوانی ژینگەکە ڕێگەیان بۆ چەندین ئاژەڵ و باڵندە و مێرو خۆش کردووە تاوکو بەردەوامی بدەن بە ژیانیان. بۆ هەر بارودۆخێک زیندەوەران ڕێگەی تازە دەدۆزنەوە و خۆیان دەگونجێنن لەگەڵ کەشەکەدا. ئەم لیزاردە زەبەلاحە قەبارەی گەشتۆتە 23 سانتیمەتر. ئەمەش زۆر بەدەگمەن ڕوودەدات. ئەگەر کەشەکەی لە بار نەبێت و سەرچاوی خواردن زۆر نەبێت، ناگەنە ئەو قەبارەیە و لەناو دەچن. هەنگەخۆرەکانیش بەهۆی و مێروانەی کە لە سەرچاوە ئاویەکە کۆ دەبنەوە لە ناوچەکە دوور ناکەونەوە. ئێستا بۆ ئەوان کە وەرزی زاوزێ تەواو بووە، ئەم ناوچەیە بۆتە هۆی بەردەوامیان لە ژیان. لە وەرزی سەرمادا ئامان بەرەو ناوچە گەرمەکان کۆچ دەکەن و لە سەرەتای وەرزی بەهار دووبارە دەگەڕێنەوە شوێنەکانی خۆیان و دەست دەکەنەوە بە جووتبوون و هێلکەدانان لە ناو هێلانەکەیاندا کە بە کونکردنی زەوی لە لێواری گردۆڵکەکان دروستی دەکەن کە بەهۆی بەفر و بارانەوە ئەو گردۆڵکانە داڕماون. ساڵانە 4 بۆ 7 هێلکەت دادەنێن و نزیکەی 20 ڕۆژی دەبێت بۆ هەڵهێنانیان و بە هاوکاری هەردوو نێرومەیەکە بێچوەکان گەورە دەکەن. باڵندەی تیتی شینی ئیرۆشیانی بەهۆی قەبارەیەم باڵندەیە کە لە 8 سانتیمەتر تێپەڕ ناکات، بە بەراورد لەگەڵ ناوچەکانی دیکە دەگاتە 12 سانتیمەتر. ئەستەمە بە ئاسانی لە ناو دارودەوەنەکان ببینرێت. ئەم باڵندە بچووکانە تەنانەت لە وەرزی زستانیشدا ناوچەکەی خۆیان جێ ناهێڵن و دەمێننەوە. لەسەر خواردنی مێرووە بچووکەکان دەژین و لە وەرزی سەرمادا دەست دەکەن بە خواردنی تۆوەکان. هەر لەم نزیکانەش باڵندەی قوڵتەمان بەرچاو دەکەوێت، یاخود نەتهاج کە بە مانای تۆ شکێندێت. ئەم باڵندەیە لە وەرزە گەرمەکاندا دەست دەکات بە شاردنەوەی تۆوەکان بۆ ئەوەی لە وەرزی سەرما بەکاری بهێنێت. باڵندەیەکی ناوچەگەرە و زۆر بەتوندی وەڵامی ئەو باڵندانی دیکە دەداتەوە کە دێنە ناوچەکەی، و زۆر بەهێزە کە بەرەنگاری باڵندەی لە خۆی گەورەتر دەبێتەوە وەکە ڕیشۆڵە و دارکۆنکەرە. دەگەڕینەوە بۆ ناوچەی قەرەداغ و هەوڵ دەدەین داتایەکی سەرەتایی دەست بخەین لەسەر ژیانی کێوی لەم دەڤەرە. ئەم شاخە بەردینانە
پێش ملیۆنان ساڵ بەهۆی بەرکەوتنی پلێتەکانی زەوی و ڕووداوە جیۆلۆجیەکان لەسەر هەسارەکەمان ئەم شێوەیان وەرگرتووە و دروست بوون. ئەم تاشە بەردانە و ئەم دارستانە سروشتیە بووەتە نیشتمانێک بۆ کۆمەڵێک باڵندە و خشۆک و ئاژەڵی کێوی. یەکێک لە تایبەتترین و جوانترین زیندەوەرەکان کە لەم ناوچەیە هەیە پەپولەی سلڤەرواشت فیتیلەریە. تاوکو ئێستاش لای خۆمان ناوێکی تایبەتی نییە، بۆیە بە پەپولەی پرتەقاڵی خاڵدار ناوی دەبین. قەبارەیەم پەپولەیە لە نووکی باڵێکی بۆ نووکی باڵەکەی دیکەی دەگاتە 7.6 سانتیمەتر. زیاتر کەشە گەرمەکانی بەلاوە پەسەندە بۆ گەڕان بە دوای خواردندا. ڕاستەوخۆ لەسەرەوەی تاشە بەردەکان لە بناری شاخەکە کۆمەڵێک باڵندەی کەومان بینی کە دیار بوو بۆ ئەو خواردن بەرەو خوارەوەی شاخەکە دەهاتن. ئەم باڵندانە ڕەگەزیان دەگەڕێتەوە بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست و باشووری ئاسیا. کەواتە هەر ئەم شاخە نیشتمانی ئەمان بووە و هەر نیشتمانی ئەمان دەمێنێتەوە. کەوەکان کەمێک شڵەژانیان پێوە دیار بوو، چونکە هەستیان بە مەترسیەک کردبوو. بە پێچەوانەی بیرکردنەوەی ئێمە مەترسیەکە تیمەکەی ئێمە نەبوو، بەڵکو لە بەشی خوارەوەی تاشە بەردەکان لە نزیک کانیاوەکە چەقەڵێکی ئاڵتونی هەبوو. ئەم چەقەڵە ئاڵتونیە دەیویست بە نیشانەیەک دوو ئامانج بپێکێت. یەکەمیان گرتنی یەکێک لە کەوەکان، بەڵام هێندە ئاسان نییە. بەو پێی کەوەکان باشتر شاخەوانی دەکەن بە بەراورد لەگەڵ چەقەڵەکە. و دووەم ئامانجی خواردنەوەی ئاو بوو لە کانیاوەکە. بەڵام وا دیارە هیچیانی دەست ناکەوێت. چونکە کەوەکان هەرزوو هەستیان بە مەترسیەکە کرد و وردە وردە دوور دەکەوتنەوە و بەرەو بەرزاییەکان دەڕۆشتن. ئەوانش کە لە دواوە مابوونەوە و بەرەو بەرزاییەکە نەڕۆیشتن، بیرۆکەیەکی دیکەیان لەسەردا بوو. ئەویش هەڵفڕین بوو، هەڵاتنێکی ئاسانتر. لە دامێنی شاخەکەدا خێزانێکی کەوی خۆڵەمێشیشمان بینی، کەوا دیار بوو ئەوانیش هەستیان بە مەترسیەکە کردبوو. چەقەڵەکە بەردەوام بوو لە گەڕان. کەوە خۆڵەمێشیەکەش بێچوەکانی پێشخۆیدا و دوورکەوتنەوە. چەقەڵەکە زۆر بە ئاسانی هەستی بە بوونی ئێمە کرد و بەرەو دۆڵەکە بەڕێکەوت. لە بەرزاییەکەوە دڵنیا بۆوە لە بوونی ئێمە و وردە وردە دوورکەوتەوە. کۆمەڵێکی دیکە کەوی تازە پێگەیشت و لە بەرزاییەکەوە تەماشای دوورکەوتنەوەی چەقەڵە ئاڵتونیەکەیان دەکرد کە چۆن ملی ڕێگەی گرتووە و دەڕوات. بە بینینی کۆمەڵێک فنسی باڵزەرد لە بناری شاخەکە کە سەرقاڵی خواردن بوون، ئێمەش کۆتاییمان بەم گەشتەمان هێنا و بەردەوام دەبین لەسەر هەڵماڵینی نهێنیەکانی ژیانی کێوی لە کوردستان.